ڕایان وەستێنن چونکە بەڕاستی بەرپرسن لەم وەزعە. سێ پەیام. پەیامی یەکەم بۆ دەسەڵاتداران، بۆ ئەوانەی کەوا خۆیان سەپاندۆ بەسەر کوردستانە، بۆ ئەو بنەماڵانەی کەوا خۆیان کردووە بە خاوەنی کوردستان، جێش و جاشیان هەیە، دەسەڵاتیان هەیە، قووە و هێزیان هەیە، پێیان ئەڵێن ئیتر بەسە، ئیتر بەسە ئازاردانی ئەم میللەتە، ئیتر بەسە برسیکردنی ئەم میللەتە، ئیتر بە خۆتانە بچنەوە، کوشتنی گەنجان دادتان نادا، برسیکردنی خەڵک دادتان نادا، وڵات لەوە زیاتر وێران مەکەن، وڵات لەوە زیاتر مەفرۆشن، لەوە زیاتر خۆتان مەکەن بە عەمیل و نۆکەری بێگانە و بێگانە پەرس مەبن. ئەو میللەتە پشتیوانی کردن، ئەو میللەتە دیفاعی لێکردن، ئەو میللەتە پاراستنی، ئەو میللەتە خاکی کوردستانی ڕزگار کرد، ئەو میللەتە میللەتی خۆتانە. ئێوە کەسی ئەوانن، ئەوان کەسی ئێوەن، وایان لێ مەکەن، وڵات تێک مەدەن، مەیشێوێنن، وڵات مەفرۆشنەوە، ماڵ و سەرۆت و سامانەکانتان دەربێنن بیدەن بەو خەڵکە فەقیر و هەژارە، مەیان کوژن، داوای حەق و مافی خۆیانەکەن. ئێوە برسیتان کردوون، ئێوە واتان لێکردوون کەوا گەنجێک بێتە سەر جادە و ڕوبەڕووت بۆسێ و بەرامبەرت بۆسێ. بۆیە دەسەڵات ئەمە دڵسۆزان، حەکیمان، زانایانی ئاینی، زانایان و فەیلسوفان 30 ساڵە قسە بۆ ئێوەکەن، لە ئێوە ئەپاڕێنەوە، داوەتان لێەکەن، دەژیر بن، عاقڵ بن، بێنە سەرخەت، وەڵامێکی جددی بنەوە، درۆ مەکەن، ئیتر بەسە، بەسە، خەڵک عەقڵی هەیە، خەڵک ژیرە، خەڵک عەقڵی لە چاوێتی ئاگادارە، ئیتر بەسە بەرامبەر بەو خەڵکە، بە توند و تیژی تا سەر بۆتان ناڕوا، بە خەڵک کوشتن و خەڵک ترساندن تا سەر بۆتان ناڕوا، بەسە، ئیتر ئێوەش بێنە سەرخەت و وەڵامێکی جددی ئەو میللەتە فەقیر و هەژارە بنەوە. ئەوە پەیامی یەکەمم، چونکە ئەگەر ئاوا بێباک بن، وەک 30 ساڵە بێباکن، ئاوا وا بزانن بەم دەسەڵاتە پشتیوانتانە بێنێت تا سەر، وەڵڵی وا دەسەڵات و قووە و جێش و جاش تا سەر بۆ کەس نامێنێت. لەو دامە لغەیریکم ما وەصەلە ئیلەیکم، ئەو جێش و جاشە بۆ سەددامی نەگریز بمایە نەئەگا بە ئێوە، بۆ هەموو تاغوتەکان، بۆیە بەڕاستی بە خۆتانە بچنەوە ژیر و عاقڵ بن. السەعید من اتعظ بغیری، عاقڵ و ژیر ئەوەیە کەوا دەرس لە غەیری خۆی وەرگرێت. ئەو هەموو زاڵمەتان بینی، خەڵک پەتپەتێنان پێکردن، بەسە ئێوەش بێنە سەرخەت، لەگەڵ میللەتی خۆتان ئابن. ئەوە پەیامی یەکەم بۆ ئێوە، بۆ دەسەڵات. پەیامی دووەم بۆ براکان لە پۆلیس، لە ئاسایش، لە هێزی ئەمنی، ئەمانەی کەوا کوڕی ئەم میللەتەن، براو کەسی ئێمەن، ئێوە بەڕاستی ئازاری ئەو گەنجانە مەدەن، لێیان مەدەن، دەریان مەکەن، مەیان کوژن، وریابن خۆتان تووشی قەتڵ و قیتال نەکەن، پشتیوانی زاڵم و ستەمکار مەبن. ئەو خەڵکە لە کەرەو سەرجادەیە داوای مافی تۆکە، داوای گیرفان بەتاڵی تۆکە، گیرفانی تۆ بەتاڵ نەبێ، داوای ئەوەیە مناڵەکەی تۆ ئەوا خوێندن نیوەی ساڵ تەواو و ئەلفوبەیەکی نەخوێندووە، مناڵی بەرپرس و مەسئولەکانی هەمووی لە خوێندنگاکان خوێنن بۆ خۆیان و فێری عیلم و سەقافەت و زانستن بە حسابی خۆیان، مناڵی من و تۆیش بەڕاستی بوونەتە فیتنە بۆ کۆمەڵگاکەیش، بۆ ماڵ و مناڵیش، ناخوێنن، بە جاهیل دروست ئەبن بە جاهیل، نەزان و نەفام. داوای ئەوەیە منداڵی پۆلیس و ئاسایشەکان نەخێنەوار و جاهیل دەرنەچن، تۆ پارەت لە گیرفان نابێ، گیرفانت بەتاڵ نەبێ، هەوڵ و جوهد و ماندووبوونت بەزایە نەچێ، کەواتە مەیان کوژن، وریابن، خۆتان تووشی قەتڵ مەکەن، خۆتان تووشی براکوژی مەکەن، خۆتان تووشی دوژمنایەتی مەکەن. کورد 30 ساڵە لێ، کورد 100 ساڵە لە یەکتری ئەکوژێت، براکوژی تا ئیسەوای لێکردوین بەڕاستی نەیەڵاوگەین بە ئەنجام، دەست لە دەست، قووە لە قووە، بۆ ئەوەی کەوا نەجاتمان وریابن، هەر کەس کەسێک بکوژێت، ئەما ڕەشەی خوایە. ومن قتل مؤمنا متعمدا متعمدا فجزاء جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. هر كسيك بناهاتي بكوشيت، مسلمان بيه، غير مسلمان بيه، بعمدي بيكوشيت، بأن قصدي بيكوشيت، كداوي ما في خويبك أو قد جانوا يا شهيدا، حموا يا شهيدا، من قتل دون ماله فهو شهيد.
چونکە لە پێناو ماڵ و عیرز و ناموس باشەی هەر کەسێک مسلمانێک بکوژێ ئیماندارێک بکوژێ جەزا و پاداشتەکەی جەهەنمی خوایە لە دنیا و لە قیامەتە و هەروەها خوا غەزەبی لێگرێ و نەفرەت و لەعنەتی لێکا و عەزابی توندی شێدا خۆتان لە عەزاب و لەعنەت و جەهەنمی خوا بە دوور بگرن پۆلیس و ئاسایی براو کەسی ئێمن ئەتان خەینە سەر سەرمان ئەو گەنجانە ئەتان خەنە سەر سەریان بەڵام وریابن پشتیوانی زاڵم مەبن من ئەعانە ظالما سەلەتەه الله عەلەیه هەر کەس پشتیوانی زاڵمی خوا زاڵمە دەڵێ بەسەریان بۆیە بەڕاستی وریابن لولەی سیراعەکانتان مەکەنە و گەنجانە مەیان کوشن خۆتان تووشی خەت و قیتال مەکەن ئەمە تەوسەی ئێمەیە وما عەلەینا ئیلا البەلاغ پەیامی سێمم بۆ هاوڵاتیان کە جومعەی ڕابردووی ئاماژەم پێ کرد حکومەت چەند تاوانبار و گەندەڵە ئەو میلەتە جوانە گەندەڵ و تاوانبار پەیامی سێمم بۆ هەموو لایەک لە هاوڵاتیان لە مافکوراوان لە گەنجان لەوەی کەوا خەڵکیان نیشتیمانەیە بیکەن بە خاتری خوا دوژمنانمان تەماعیان تێکردووین لە عێراق لە تورکیا لە ئێرانیش ئەم پارچە ئازادە تەماعیان تێکردووین ئەلئان ئەگەر سەیری پەیجەکانەکەی ئەوانەی کەوا قاید قوواتی عێراقین هەڕەشەیەکەن لە کوردستان هەڕەشەیەکەن کە بێنە کوردستان سەکابرەوە تجاڵ بابێن و کوردستان کاکە بێن دوو جار زاڵن کاکە ئیش و کوشە و بوتش بێ نادا وڵاتشی داگیرەکە ناموسی داگیرەکە مەسەلەیە کوریەڵە بەڕاستی خزم ئەگەر گۆشتەکەی بۆ ئێسقانت ناشکێنێ سەگی کورد لە هەموو دوژمنان باشترە وەڵماتە من دیفاع لەم دەسەڵاتە ناکەم لە پێش ئەوزم کرد سەرەوە دەسەڵاتە ئەم دەسەڵاتە تا بڵێ گەندەڵە چەپەڵن پیسن وەگەری بێگانە بەڵام ئاگامان لەوە بێ دوژمنانیش بە خۆمان خۆش نەکەین بەڕاستی خۆپیشاندان حەق و مافی ڕەوایە من باسم کردووە بە ئیسلامی حەڵاڵم کردووە خۆپیشاندان بەڵام نەک خۆپیشاندانێ خەستەخانە بسووتێنی نەک خۆپیشاندانێ نەخۆشخانە و قوتابخانە بسووتێنی نەک خۆپیشاندانێ ترافیک و ترافیکان تێک دەی بەسەرەکە جادە و شاری و کۆڵانەکان بڕۆخێنی خۆپیشاندانێک نە دەوائری حکمی بسووتێنی سبەینێ ئەمانە هەمووی ممتلەکاتی حکومەتە ممتلەکاتی میلەتە سبەی لەو گیرفانی من و تۆ موچەی من و تۆ بوجەی من و تۆ بێتەوە کەواتە بۆ ڕیچ بۆ سمێڵ چون ڕیشمانە بۆ ڕیچ سمێڵمان ناوەبانی مەسەلێکی وا هەیە بەڕاستی خەسی لە دنیا و لە ئاخیرە بین ئەگەر ئەمانیشە بڕوخێن نەمێنن ئەو دەوایانە کە سووتێنراوە سبەینێ کۆمەڵەترێن هەرز و جەردەن بە ناوی ئیعمار و تەعمیری بینای قایمقام و نەخۆشخانە و قوتابخانەکانەوە هەزاران دۆلاری تر لە میلەتە ئەچێت بۆیە تۆی هاوڵاتی پەلاماری دەوایرەکان مەدە پەلاماری شوێنەگەشتەکان مەدە خەستەخانە چارەسەری من و تۆی تیاکرێت وەک مزگەوت پیرۆزە خەستەخانەش پیرۆزە قوتابخانە پیرۆزە ئەو ممتلەکاتی حکومەت هەمووی پیرۆزە ماڵی ئەم میلەتەیە ئاگاتان لە خۆمان بێ و ئاگامان لە خۆمان ئاگاتان لە خۆتان بێ اینجا خۆپیشاندانەکان بەڕاستی با بە عەقالێکی تندوتیژا نەڕۆ ئەبێ ئەم سەختە لەسەر حکومەت بەردەوام بێت تا یەکە سەریەڵ و تۆبە ئەکا وعدێکی ڕاست بەو میلەتەیەدا و میلەتی خۆی ناخۆتێنێت و ژیرە بن عاقڵە بن خۆپیشاندان پێویستە بکرێت پێویستە داوای مافێکی ئەو میلەتە بکرێت دەسەڵات با سەیرێکی گیرفانی خۆی و مناڵی خۆی و کوڕکچی خۆی بکا و سەیری گیرفانی ئەو خەڵکە ڕەشوڕدەیش بکا گەنجی تۆ سیارەی ئاخر مۆدیل و پلەی بەرز و دەسەڵات و بەڵام گەنجی ئەو میلەتەیش لە ویژدانتانە یەک تۆز ویژدان بەکاربێنن یەک زەڕە واتان کردووە بەم میلەتە بە گەنجی میلەتە جوێن بە عەلەمی کوردستان بە جوێن بە خاکی کوردستان بە واتان کردووە لەم میلەتە بڕۆن سەر عێراق ئەمە تاوانە ئەمە تاوانی نیشتیمانیە دەئیتر بەسە دەسەڵات واتان لە میلەت کردو ئینتیمای قەومی و نیشتیمانی نەمێنێ ئێمە ئەم میلەتە خۆی حکومەتی ڕاماڵی ئیساڵە با خۆی حکومەت بێتەوە ئەمە هەمووی تاوان و جورمی ئێوەیە لای خوا لای مێژوو خۆتان ڕۆژ کردووە دەسەڵات دارانی حکومەتی هەرێم سەرۆکی حکومەت هەرێم جیاتی ئەوەی کەوا قسەی باش و چاک و هێوەر بۆ میلەتە بکە سێرەکەی قسەکانی زیاتر تند و تیژە بە ئاقارەی ترە خەڵکەڵەڵێن کاکە نابێ ئەبێت تۆ سەرۆکی وڵاتی گەورەی وڵاتی باوکی میلەتی باوکێکی بە شەفیق و بەڕەحم بە دڵسۆز و بە هیمەت بی ئەو گەنجە بزانە بۆ واکە دەست بێنە بە
سەریا نەک زیاتر تووڕێیکەی نەک زیاتر هانی دەی بۆیە بە هەموو لایەکمانەوە پێویستە ئەمنیەتی وڵات ڕاگرین پێویستە ئەم وڵاتە بپارێزین خۆشەویستان ئەم هەرێمە و ئەم ئەقلیمە لە دەست دەرچێت وەڵی خۆیسە بەسم و جەو مەعاش و ئەمانەمان نییە بەڵام کارەساتی تر لە دواوەیە ئەگەر دوژمن بێم وڵاتە ببا بەڕێوە ئەوەی کە دوژمنی دینتە دوژمنی زبانتە دوژمنی کولتورتە ئەوە کارەساترە ئەو کاتە بەڕاستی ئەڵێ یعنی تاوانەکە زیاتر ئەبێ زوڵمەکە زیاتر ئەبێ بۆیە من تکاو ڕجام لە خۆپیشاندەران ئەوەیە کە ئەوە ئەو تونند و تیژی و پەلامارە نەدەن خۆیشان گوناهبار نەکەن وا نەکا کە بەڕاستی بەرامبەرەکەی پەلاماری کوشتنی با پەلاماری پۆلیس مەدە پەلاماری ئاسایی مەدە فەقیرێک ێژاری داماوە لە مەعاشەکەیە حەرەسیەکە لە مەعاشەکەیە ئەوەیەکە بە زۆر پێیەکەن بەڵام پۆلیس و ئاساییش ئەبێ عەقڵ و حەکیم و ژیر بن بەڕاستی لە پێناو چەند دینارێکە خۆیان توش خەت و قوتان دەکەن ئێمەش ئەبێ حەکیم و ژیر بین ئەوان برامانن کەسمانن نەیان کوژین بە دەستی خۆمان چونکە مانەوی دوژمناتی لێبەکەوە کوردستانەمە دوژمن و حکومەت بەڕاستی عەرەب نییە تورک نییە فارس نییە بەڵێ دوژمنەکەمان بەرامبەرمان دیارە کوردە و قەوم و کەسی تۆیە قەوم و کەسی من و تۆیە ئەی کوشی سپێنی تووشی دوژمنداریە بێ بۆیە ئاگامان لەو نوقتانە بێ بەڕاستی کوردستانی خەڵتانی خوێن نەکەین و ئەو کەسانی کە شەهید بوون لەم خۆپیشاندانانە حکومەت پێویستە قەرەبویان بۆ بکاتەوە دەستیان بەسەرا بێنێن ماڵەکانن ئاوادان کاتەوە و چارەسەری مەسەڵی بەسوودکات بکە با لەوە زیاتر وڵاتمان وێران نەبێن یا ڕەبی خوا لە گوناهمان خۆش بی خوا لێمان خۆش بی خوا لێمان ڕازی بی وڵاتمان ئاوادان بکەیتەوە ئەم قەیران و فیتنە و ناڕەحەتی ڕووی لە وڵاتمان کردووە خوایان نەیەڵی خوایە برایەتی و تەبای بکەنە نێوانمان خوایە دەسەڵاتدارانمان بۆ ئیسلاحکەی بۆ چاکەی ویجدانیان بەرێ ئەخلاقیان بەرێ ئەگەر قابلن خوایە هیدایەتیان بە ئەگەر قابلین خوایە هەزاران زاڵم مستەمکار و لە ناو برد و لوتیان شکاند و جێژداشان ناو برد خوای ئەمانەیش ئاوا عالیا سافی لە ناویان بەرە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە هەمومان سەبر و سەباتمان پێبەخشی تووڕەبوونمان هێواشکەیتەوە دڵمان گوشاکەی دڵمان پڕ لە ڕەحمەت و بەرەکەتی خۆتکەی عاقبەتمان بەخێر بگێڕی دادی گەنجەکانمان بێ عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی یا ڕەبی خوای کوردستانمان هەموو فیتنەیەک پارێزراو بکە یا ڕەبی خوای چیتر جەنگی باوکان و دایکانی ئەم میلەتە نەسووتێت یا ڕەبی خوای لە شەڕی برەکوژی لامان دەی لە خوێن ڕشنیەتی لامان دەی یا ڕەبی خوایان لە ئاژا و فیتنە لامان دەی لە قەیران و برسێتی و قاتی و کرانی لامان دەی خوایە ئەم وەبا و نەخۆشی کە ڕووی لە وڵاتی ئێمە و تەواوی چیان کردە خوای لە سەمان هەڵگیری شیفا عاجۆپە لە بۆ هەموو لایەکمان بنێری یا ڕەبی خوای هەموو لایەکمان بپارێزی ئەوەی تووشی ئەم نەخۆشیە بووە و پێی مردووە خوایە پلەی شەیدی پێ بدەی ئەوەی تا ئێستا هەر نەخۆشە خوای شفای عاجۆپە لەی بۆ بنێرە یا ڕەبی خوایان ئەوەی تایتی سەلامەت بووە یا ڕەبی خوایان سەلامەتریکەی ئەوەی چاک بۆتەوە پێی خوایە هەموو نەخۆشەی بە ڕەفعی دەرەجات بۆ بنووسە و باشتریکەی و چاکترێکی و شیفای عاجوو بەپەلە بۆ هەموو نەخۆشەکان بێری یا ڕەبی خوایان نەدەپارڕێنەوە کار بەدەستی ئەم وڵاتە عاقڵ و ژیرکەی بێنە سەرخەت بە شیرانە و بە حەکیمانە وەڵامێکی جددی ئەو میلەتە بنەوە چیتر ئەم وەسعاڵۆستر دەکەن تاوان زیاتر نەکەن و خەڵکی فەقیر و ژان نەکوژن جەنگی باوکان و دایکانمان نەچێن نەبن بە تاغوت و زاڵم و ستەمکاری زیاتر لەسەرمان خوایە خوایە بە ویجدانە هێوەریان کردەوە شێران کردەوە خوایە ئەم میلەتە زیاتر ئاوارە و ناڕەحەتی و جەرسوتاوتر و سوت ماکتر مەگە پەروەردگارە دەستمان بۆ لای تۆ بەرکرێتەوە بە ئیمان و مانژێنمان بنەزن دوومان کەرەوە یا ڕەبی خوایە گیان لێتە پاڕێنەوە بەزەی بە کەسەی دامان و تەسبیح تاریکی باریکی ناو گۆڕمان ئەبێتەوە یا ڕەبی خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە لە ڕۆژی قیامەتە خۆمان و باوکو دایکمان ئەجەر سێبەری عەرشی خوددا دابنێ و حەشر بکە لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد رەسوڵ الله حەشر بکە پەروەردگارە یا ڕەبی خوایە گیان لێتە پاڕێنەوە پێغەمبەری ئازیز بانگمان کا بۆ سەر عەوزی کەوسەر و دەرمانەکە بەدەستی موالی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێتونە گوتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين